ئەوەی ڕووەدا لە قەزای خورماتوودا تا ڕادەیەکی زۆر جایەتی لایەنە کوردیەکانە لەلایەن یەک بەرپرسانی ئیداری قەزاکەوە، چونکە ئەو هەموو پرۆژەی لەلایەن حکوومەتی ناوەندیەوە داوین کراوە بۆ گەڕەکە کوردیەکان، زۆربەی ئەنی خزمەت گوزاریەکان دراوە بە گەڕەکە تورکماننشینەکان و عەرەبنشینەکانی قەزای خورماتوو. ئەوەی بێبەش کراوە لە قەزاکەدا تەنها هاوڵاتیانی کورد و گەڕەکە کوردیەکانە کە ئەوشی بینن ئێستا جادە و گەڕەکە کوردەکانی خورماتوو تا ڕادێکی زۆر چاڵی و بگرە بێ خزمەت گوزاریە. ئەوەی هۆکاری جیاوازیەکەیە بەرپرسانی ئیدارەی شارەکەیە، چونکە هەموو شتێکی هەموو بڕیارێ لەلای ئەوانە و لە 16 ئۆکتۆبرەوە بگرە جایەتێکی بەرچاو بینرێ ینی بەرامبەر کورد لە شارەکە یەکلێت. ئێمە خزمەت گوزاری لە شاری دروست خورماتوو بەنسبەت شارە منطقە کوردیەکانەوە زۆر کەمە، بە کەمیە کرێ. ئێمە سەر بە ئیداریان سەر بە محافەزەی سڵاحەدین تکریتین دوورە دەستە خزمەت گوزاری ئەکرێ، بەس قوزارێتەوە بۆ منطقە تورکمانیەکان، منطقە عەرەبنشینەکان. ئەو بەرپرسانەی وا لە محافەزەی تکریتین نایکەن، بەرپرسمان هەیە خۆیان لێ نادەن. دواتر ئێمە لە 16 ئۆکتۆبەرەوە بەملاوە دایرەکان کورد نەما، بەرپرس نەما، سەکەوت دەست لایەنی تورکمان و عەرەب بۆ بەرپرسەکان ئەگۆڕێن، ئەوانش بۆ منطقەکان خۆیان ئەیکەن. ئێمە لێرە لەم شارۆکە یەتیمان لێ هاتە، خۆزگایە بڕایەتان سەیری منطقە تورکمان و عەرەبەکان تا بکردایە، اونجا لەگەڵ منطقە کوردیەکانە چۆن براوەردی بزان چۆنە، ئەوان هەموو شتێکیان بۆ کردێ، گشتیان ئەیبەن بۆ ئەو منطقانە. ئێمە هەر سەیرەکەین لە دوورەوە، ئاوڕۆ شارع و ڕەسیف و دواسەکە ئێمە بینای حکوومەمانە، ئێمە ئاگرکوشێنێکمانی لە منطقە کوردیەکانە گەماڵی ئاگرتیا بێ نییە، دواسەکە ئێمە مەرکەز شورتەیەکی تیان نییە، دواسەکە ئێمە مستەشفایەکی تیان نییە، هیچ یعنی شتەکان زۆر بەکەمیە.